پارتیا دموکراتا کوردستان به 6 خاڵە پەیاما خۆ گەهاندەلایەنێ ناوخۆ عێراقی و گوتن بەشداری هەڵبژارتنەکێ ناکەن بنەی یاسایی و نەدەستوری لەژێر سیستەمێکی سەپاندی بڕێوە بچن. هەفدەم هوشداریژی دایە هەفپەیمانیە ئیدارەدانا دەولەتێ ئەگەر هاتو ڕێککەفتنین خۆ جێبەجێ نەکەن ممکنە پارتی دیسا خۆژی پرۆسەیە سیاسی عێراقێژی بکێشیت ئانکو خۆژی حکوومەتە عێراقی بکێشیت. لە سەرڤێ پرسێ ئیدی مازانی بووچی پارتی بەشداری پرۆسەیە هەڵبژارتنێن پەرلەمانی کوردستانی ناکەت. هەروەها هوشداریژی دایە لایەنێن هەفپەیمانیە ئیدارە دەولەتێ ممکنە چلڤێ پەیوێ بهێتن بەتایبەتی دناوە هەفپەیمانیە ئیدارەدانا دەولەتێک و پارتیژی بەشێکە ژوێژ بۆ پێکینەنە حکوومەتە عێراقی. ji hêjayê behmen kak Ebdullah endamê xwela pêştiriye Perlemanê Kurdistanê ji Hewlêrê dipirsim. Hêjayê behmen gelek bi xêr hatiye Kurdistan 24. Me hemiya zanî ka bûçî partî beşdarî proseyekê naket ku ne destûrî û ne şeffaf e û li jêr biryarên dadgehekê ku dadgeh bixûne destûriye dihêne derkirin û gumana wan şika wan li ser şeffafiyeta karê komisyon diketin. Pêngava dehatî Kurdistanî caverê çi bikin? سەرەتا زۆر سپاس وەڵاهی ئەوەی کە دیارە ئێستا پارتی ئەو هەنگاوەی ناوە بەرامبەر بە ئەو هەموو پێشێلکاریانی کە بەرامبەر مافەکانی خەڵکی کوردستان چ لەلایەن دادگای فیدراڵی و چ لەلایەن هاوپەیمانی ئیداری دەوڵەت بەڕاستی یعنی ئەوە باوازەح بین هاوپەیمانی ئیداری دەوڵەت ئەگەر خۆیان نیانەوێ دادگا ناتوانێت ئەو ئیشانە بکە بۆیە دەبێ پارتی قسەی خۆشی یەکلاکەرەوە لەگەڵ پەیامەکەی بۆ هاوپەیمانی ئیداری دەوڵەتە چکە بۆ ئەو دادگای نییە لە ڕاستیدا ئەو دادگای ناوی دادگای فیدراڵیە بەڵام خۆی بۆ دروست بۆ فیدراڵێت نەهێڵێ لە عێراق و عێراق بکاتە وڵاتێکی مرکزی و پێکاتەیەکی دیاریکرا و عێراق بڕێ بە ئەم دادگای لەوەتی دروست بووە جگە لە لێدان لە کورد و هەندێک جار لێدان لە سونەش بۆ هیچ جارێکیش لە شیعی نەداوە و لە دەسەڵاتدارانی شیعی پاراستووە و هەموو ئەو قەرارانەی کە دەری کردووە لە مەسلحەتی حکومڕانی شیعە بووە ئەوەی کە پارتی کردوویەتی حەقێکی شەرعی خۆیەتی چونکە پارتی ڕێکەوتنی سیاسی هەیە لەگەڵ حزبەکانی ئیداری دەوڵەت و بە ڕێکەوتنێکی سیاسی نووسراو چوەتەنە ئەم حکوومەتەوە پێشتر زۆر لەلایەن معارەزەی کوردیەوە زۆر گلەی دەکرا کە ڕێکەوتنەکانی نێوان هەرێم و بەغدا تەنها زارەکین و ئەو شتانە ئەو جارە پارتی هەم بۆ داخلبوون لە حکوومەتەکە و هەم لە پێکێنانی کابینەکەەوە هەم دواتریش لەسەر پرۆژه یاسای بودجە و هەموو ئەو ڕێکەوتنانی تریش هەموو بە نووسراو هەیەی و لایەنەکانی ئیداری دەوڵەت ئەم ڕێکەوتنیان ئیمزا کردووە بەڵام بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ لەم ڕێکەوتنە پەشیمان دەبنەوە ئەو ساڵێک زیاتر بەسەر حکوومەتەکەی شیعە سوودانی تێپەڕی کە بە هیچ شێوەیەک هیچ مافێکی کورد نەک نەیداوە بەڵکو زۆرێک لە مافەکانی کوردیشی پێشێل کردووە و دژایەتەکەیش و تیرەکان بە ئاراستەی پارتی دیموکراتی کوردستانە چونکە پارتی خاوەن قەزێکەیە و هەموو تیرەکانیش بۆ لێدانە لە پارتی بۆ لێدانە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە پارتی دیموکراتی کوردستان قیادەی دەکات باشە هێژایە دەبێت پارتی ستۆپێک بەم دادگای و ستۆپێک بە ئیداری دەوڵەتش بکات vekêşana dadwarê Kurd jê dadgeha federal beşdarînekirina de proseya helbijartinên Perlemanê Kurdistanê bi vî rengê heyî herwiha hûjdariya cêbecênekirina rêkeftinan eger hatû bi vî rengî berdewam bîtin vekêşana ji hikûmeta Iraqê hemî gelek şirove bû tênekirin gelek lan hene dibêjin partî ditirsît eger ne ev netkir çi rastî bû vê heye مەسەلا پارتی ئەوەی کە پارتی دەیکات ترس نییە مەسەلا ئەوەی کە پارتی دەیکات ستۆپکردنە بەم دادگایە چکەم دادگای بە ئاراستەیەکی خەتەرناک هەنگاو دەنێ پارتی دەترسێ لە مستەقبەلی کورد و لە مستەقبەلی کیانی فیدراڵی هەرێمی کوردستان نەک لە خۆی بترسێ بۆیە ترسی پارتی لەوەیە کە ئەم دادگایە خەریکە عێراق بەرە و ئاراستەی دیکتاتۆریەت دەبا دەمانگەڕێنێتەوە بۆ پێش 2003 کە پێش 2003 پێکاتەیەکی دیاریکرا و نزیکەی 80 ساڵ حکمی کردووە ئەم پێکاتەیە تریش کە لە دژی ئەو بووە پێشتر ئێستا دەیەوێت هەمان سیاسەتی ئەو دووبارە بکاتەوە بۆ ئاراستە بڕوا بۆیە پارتی لێرەوە دەیەوێت بە کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ ڕای گشتی بڵێ کە ئەم دادگایە دەیەوێت فیدراڵێت نەهێڵێ لە هەرێمی کورد لە عێراقا
و ئەو سیستەمە دیموکراسی لە عێراق هەیە شەلەلی بکە و بەڕاستی شەم دادگای لەو کاتە دەستی پێکرد کە بۆ یەکەمین جار بڕیاری دەرکرد کە نابێ حکوومەتی ئەوەی مقتەدا سەدر حکوومەت تشکیل بکە و هەندێک قەراراتی دادگای فیدراڵی دەرچووکە نازانم زۆرینەی پەرلەمان بریتە لە چی و هەندێک شتی کرد هەل لەو ڕۆژەوە دەستی پێکرد. باشە هێژایە بەهمەن لێرە پرسیارێکە جەوهەری هەیە هێژایە بەهمەن دەبێژن کاچاوە مقتەدا سەدر خۆش پەرلەمانی بەکێشە نەخەمە لەوانین چارچوبەیە هەماهەنگیە بوون ئەگە پارتیژی خۆش حکوومەتە سوودانی و پەرلەمان و تەمامی دام و دەستگەهان بەکێشیتن ژە عێراقی دیسا نەخەماوایە جهێوا ئالتەرناتیف شۆنگر هەیە ئایا ئەvە چما ترسیە دروست دکەتن لەسەر هەیکەلێ فیدرالیەتێ لە عێراقی و دەموکراسیە لە عێراقی و یەکگرتنێ؟ مەسلەی پارتی زۆر جیاوازە لە مقتەدا سەدر. مقتەدا سەدر پێکهاتەی شیعەیە حکوومەتەکەی ئێستا خۆی شیعەیە بەڵام پارتی پێکهاتەیەکی سەرەکی ناو حکوومەتە کە بریتیە لە شیعە سوننە کورد و پارتی خاوەن قەزەی کوردیە و حزبەکانی تر من لەگەڵ ڕێزم بەڵام هیچ کامیان نە لە عێراق لە نێو کۆمەڵگەی نێودەوڵەتیش حسابی خاوەنی قەزەیان بۆ ناکرێ. پارتی خاوەن قەزەی کوردیە لە ناو ئەم حکوومەتە کشانەوەی پارتی یعنی کشانەوەی کورد لە حکوومەتی عێراقی و ئەوان باش لەمە تێگەیشتون و باشش دەزانن و کۆمەڵگەی نێودەوڵەتیش و دەوڵەتانی دراوسێش و ئەو دەوڵەتانیش کە ئەو دەوڵەتش کە لە پشتی ئەمانەوەیە باش تێدەکات کشانەوەی پارتی یعنی کشانەوەی کورد لەم حکوومەتە و بە دڵنیایی شەرل بە حکوومەتی عێراقی دێنێ و حکوومەتی عێراقی ناچارەکە و هێزە عێراقیەکان بەرەو هەڵبژاردنەوەکی پێشوەخت بچن و بە دڵنیایش من پێم وایە پارتی دەبێت ئەو هەنگاوەیە بنا و بەو ئاراستەیە بڕواکە ئەم حکوومەتە ئەگەر هاتوو لە زووترین کاتە چکە خەڵکی کوردستان بەڕاستی تەحملی نەما یعنی ئەوە تقریبا ئێستا لە کۆتایی مانگی سین لە ناوەڕاستی مانگی سێ تێپەڕوین تا ئێستا خەڵکی کوردستان یەک موچەی وەرگرتووە باشە هەیە لە ژێر دەسەڵاتێکی نیمچە دیکتاتۆری لە عێراق ئەوها بە خەڵکی بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکرێت ڕخنەوەهاژی ئاراستەی پارتی تێتەکردن و ئەم دەبێژن بۆچی پارتی لە کوردستانێ بەشداری هەڵبژارتنان ناکەتن بۆچی مەیدانە سیاسی ڕادستی لاەنە کێتکەتن و ژێنە باوەرن قەوارە و ستاتی و گەلێ هەرێما کوردستانێ بپارێزیت بە دڵنیایی ئێمە باش دەزانین کە بایکۆت کشانەوەی پارتی لە هەڵبژاردن و ئەو لایەنانی تر هیچ کامیان جورئەتی ئەویان نییە بچنە ناو هەڵبژاردنەوە بەبێ پارتی بۆ هیچ شتێک ئەوان جورئەتیان نەبوو بەبێ پارتی بڕۆن و ناشتوانن چکە باش دەزانن خاوەنی قەزێکە کێیە و ئەگەر خاوەنی قەزێ بەشدار نەبێت لەو هەڵبژاردنە ئەوان ناتوانن ئەو هەڵبژاردنە بکەن و پارتی هیچ کات ینی تاکە حەزبە لە ساڵی 92 لە هەرێمی کوردستان لە هیچ هەڵبژاردنێک نەبووە یەکەم نەبێ و لە هیچ کاتێکیش نەبووە پارتی کاتی بانگەشەی هەڵبژاردن لە مەسئولیت ڕابکە وەکو لایەنەکانی تر کە هەمیشە پێکێنەری سەرەکی حکوومەت بوون بەڵام دواتر لە کاتی بانگەشەی هەڵبژاردن بۆ مزایدە ڕایان کردووە بۆیە ئێستاش ئەمانەی کە دەچن لە بەغدا شکایەت لەو دادگا زاڵمانەکەن کە دژی هەرێمی کوردستانە و دژی مافەکانی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە دەبێ ئێستا ینی محاسبەی وجدانی خۆیان بکەن کە ئەوان لە چ دادگایەک شکایەتیان کرد و ئەنجامەکەی چی بوو ینی ئەمانە ڕۆژگارێک دەیانوێت نەوتی هەرێمی کوردستان تەسلیم بکەن ئێوە ڕێککەوتن ناکەن لە بەگەڵ بەغدا ئامادە نین ڕێککەوتن بکەن هەموو شتیان کرد حکوومەتی هەرێمی کوردستان ئەوان طبعاً ئەم نەربینواندنەی پارتی ئەم چوونە پێشەوەی تخوا ئەگەر ئیجازە بدەیت بە ئەوە تەواو بکەم ئەم نەربینواندنەی پارتی و چوونە پێشەوەی بۆ ڕێککەوتن لەگەڵ عێراق دیارە هەندێک لایەنی ناوخۆی و هەندێک لایەنی دەرەکیش بە زەعف تێگەیشتون لە پارتی پێیان وا بۆ پارتی لە زەعیفی دەچێتە پێشەوە بە ڕێککەوتن بەڵام پێم وا بوو لە دوێنەوە پارتی ئیتر نقطەی کۆتایی لە کۆتایی دێڕەکەی دانا و هاتە دێڕی دیسانەوە هاتە دێڕی تازە و پێم وایە قسەی تازەی ئەبێ و پێم وایە کۆمەڵگەی نێودەوڵەتیشی هەردوێنێ ئێوارە تێگەیان و حکوومەتی عێراقی و هێزە عێراقیەکانیشی تێگەیان و ئەوان باش ئەزانن کە پارتی وتی شتێک دەکەم دەیکا و دوایش باجەکەی خەڵکی عێراق بە بیدەن یعنی تەقابلی ئەو لێکەوتانەی بکەن کە لە ئەنجامی ئەوە دێتە ئاراوە ئێژێ بە هەمان دەبێژن ئەفجارە ڕەوشە پارتی نەوەکی جارێن پێشترە پارتی لەسەر ئاستێ نافخۆ و حتا ناودەولەتیژی بتنەیە بۆ وێچە طبعا لە دوای ڕفراندۆمیش وایان گوت پێمان لە دوای ڕفراندۆم و خیانەتی 16 ئۆکتۆبەریش گوتیان پارتی بەتەنهایە و ئەم هەڵبژاردنە کۆتای پارتیە
بینیمان پارتی یەکەمی هەموو عێراق و یەکەمی هەموو کوردستانیش بوو، یعنی لە هەردوو هەڵبژاردننی عێراق و کوردستان یەکەم بوو. پارتی هیچ کات لە هەڵبژاردن نەترساوە و هیچ کاتیش لێ ناترسێ و زۆر پشت ئەستورە بە خەڵکی خۆی. ئەوە حەزبەکانی ترن هەر ڕۆژێک شتێکیان لێ لەدایکە بێ، ڕۆژێک مۆمیان لێ لەدایکە بێ، ڕۆژێک ئەوە چرایان لەدایکە بێ، ڕۆژێک بلاجکتۆرە ئەو جارە ئەستێرە لەدایک بۆتیانە. ئەو پارتی نییە لەوانە بترسێ و پێم وایە خیتابەکەی پارتیش ڕوو لە ناوخۆ نییە، ینی حەز دەکەم ئەمە وازح بێ لەلاتان. ڕوو لە ئەو خەڵکانەیە کە وەکو ئاغای ئەوانەی ناوخۆ ئیش دەکەن وایە عازیان بۆ دەنێرن، چکە پارتی هیچ کات مخاتەبەی ئەوانەی ناوخۆ ناکا بۆ زمانە و مستەوای ئەوانە دەزانێ، بۆیە پارتی دەزانێت لەگەڵ کێ قسەی کردووە و مخاتەبەی کێی کردووە و ئەوەیشی کە مخاتەبەی کراوە تێگەیشتووە لە پارتی و پێشمایەکەی تر دەبێ حرەکەتی تر بێ. ئێژای بەهەمان پشتی vê biryara partî behsa drûstbûna gelek kêşa alozî û siberûjekên nezelal dihêtekirin li ser astê navxweya Kurdistanê û heta Iraqê jî. Cenabê hewe jî ekî dizanîtin gelek sînaryo hene behez jê dikin. Aya pêşeroj çi ye؟ بەدڵنیایی ئەوەی کە سیناریۆی هەموو سیناریۆکان ئەگەری ڕوودانیان هەیە، بەڵام پارتی هیچ بڕیارێک بەبێ دیراسەکردن نادا و ئەگەر بڕیارێک بزانێن کە سبەی نەتیجەکەی لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نەبێ نایدا و پێم وایە ئەم بڕیارەی زۆر بەباشی دراسە کردووە و زۆر بەباشیش دەزانێت ئەنجامەکەی بۆ خەڵکی کوردستان بەباشی دەشکێتەوە، چکە ئێمە باش دەزانین پارتی زۆر جار بەرژەوەندەکانی خۆی کردوتە قوربانی خۆشگوزرانی خەڵکی کوردستان. پێم وانییە ئەم جارەش پارتی ئەگەر بڕیارێکی وای دابێ دڵنیان نەبێ لەوەی کە ئەنجامەکەی دەبێتەوەی خۆشگوزرانی بۆ خەڵکی کوردستان. باشە ممکنە دەمەوێژی نەبیتن لێ هێژای بەهمان ئەسوێژاتێ بخۆ بدەم وێ پرسیارێژی بکەم ئایا پارتی دێ ڤەگەڕیتەڤە سەردەمێ پێشی ڕۆخانە ڕژێمە بەعس و ئۆپۆزیسیۆنێ؟ چۆن یعنی ینی ئەف پێنگاوە دەست پێکری دەبیتە دەست پێکێک و ببیتە ئۆپۆزیسیۆن خۆڤەکشاندن بۆ نمونە ژێ حکوومەتە عێراقێژی و ڕۆڵی ئۆپۆزیسیۆنێ بگێڕیتن یان ژی هێشتا زویان بەحسێ vê mijarê bikەین؟ ئەگەر پارتی ببێتە ئۆپۆزیسیۆن یعنی کورد لە عێراقا بۆتە ئۆپۆزیسیۆن بەدڵنیایی نا، چکە ئەوە نابێتە ئەوە خۆیان دەزانن کە تەنها هێزی کوردی بتوانین نوێنەرایەتی کورد بکات لە بەغدا. وە گوتم پێت هێزەکانی تری ئێستا لە دادگای فیدراڵی ینی لەگەڵ ڕێزم یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا ئەوەندەی ئەوان دڵسۆزی دادگای فیدراڵی و حکوومەتی عێراقی و ئەو لایەنەیش کە لە پشتی دادگای فیدراڵی و حکوومەتی عێراقی ئەوەندەی ئەوان دڵسۆزین لایەنە شیعەکان دڵسۆزی عێراق نین، یعنی ئەوان بە یەکجاری خۆیان ئیعلانی خۆیان کردووە کە عێراقچین و هەموو ئاراستەکانیان بۆ خزمەتکردنی عێراقە، تەنانەت تەوسیەی حکوومەتی عێراقیش دەکەن موچەی کێ بنێرێ موچەی کێ نەنێرێ و کەی موچە ببڕێ و چەند پارە بنێرێ چەند پارە نەنێرێ. ئەوانە یەکلا بووەتەوە ئەوان لە بەرژەوەندی خەڵکی کوردستان وازیان لە هەموو شت بەرژەوەندێکی خەڵکی کوردستان هێناو کەوتونەتە هەڵپەی بەرژەوەندی حزبەکانی خۆیان. ئەوە تەنها پارتیە لە خەمی خەڵکی کوردستان و خەڵکی لە خەمی موچە خۆرانەوە ئەو هەڵوێستانە وەردەگرێ بەرامبەر بەغدا بۆ ئەوەی بەغدا بێتە سەر مێزی گفتوگۆ و جارێکی تر ئەو ڕێکەوتنانەی کە لەسەر مێزی گفتوگۆ کراوە جێبەجێ بکا و مافەکانی خەڵکی کوردستان بنێرێت، چکە بەڕاستی وەگوتم پێت ناڕەحەتی دۆخی ناوخۆی هەرێمی کوردستان و دۆخی فەرمانبەران وای کردووە پارتی ئەم هەڵوێستانی هەبێ گینا پارتی هیچ مشکلەیەکی تری نییە و ئەگەر وەکو خەڵکی تر وەکو حزبەکانی تر خەمی بەرژەوەندی حزبەکەی خۆی هەبووە وابزانم پارتی لە هەمویان زیاتر دەتوانێت بەرژەوەندی خۆی بپارێزێ، بەڵام پارتی بەلایەوە خەڵکی کوردستان گرنگە نەک بەرژەوەندی خۆی. هێژە بەهمەن کاک عەبدوڵڵا ئەندامێ خۆڵە بەرێ پەرلەمانی کوردستانی gelek spas.